بەناوی خی گەورە لە هەر جێگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئەمەتان ئاراستە بێ بینەرانی بەرنمەی پەیامیتەوە و کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمانی هاوکارم کۆسار پەیوەند پەیامێکی دیگەی هەوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامیم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان کورد دەڵێت چاکی مەکە با خراپ نەبێت، واتە شتەکە یان دۆخەکە خۆی خراپە بەڵام تۆ خراپتری مەکە. لەم بەرنامەیەدا گفتوگۆ دەکەین لەسەر ئەو قوربانیەی کەڕۆڵەکانی کورد جارێکی تر بەدەستی دوژمنەکانی دایان و بەدەستی دوژمنەکانی کورد خوێنیان ڕژا و خەڵکە گیرفان بەتاڵ و برسیەکە بەهۆی هەڵەی سیاسیەکانەوە جارێکی تر باچیاندا و بوونە قوربانی بڕیارە هەڵەکانی بەرپرسە سیاسیەکانی هەرێمی کوردستان. ئەو دۆخەی کە لە کەرکووکدا خوڵقا و قەومە بەهۆی ئەوە بوو کە بڕیارەیەکی سیاسی دروست نەدرا و ئەم کارە بەسەر میلەتی کورداها و جارێکی دیکە خەونەکانی کورد بەرەو لە ناوچوون دەڕۆن. دەپرسین ڕیفراندۆم ئەو پەندەی بەسەرا تەطبیق دەبێت کە دەڵێت چاکی مەکە با خراپ نەبێت. دەپرسین ئەگەر ڕیفراندۆم نەبوایەت ئەو کارەساتە بەسەر ڕۆڵەکانی کووردا دەهات دەکرا بە بۆنەی ڕیفراندۆمەوە زیاتر ژیرانەتر و باشتر بیر بکرێتەوە بۆی ڕۆڵەکانی کورد جارێکی دیکە نەبدە قوربانی و جەرگی دایک و باوک و خوشک و براکان نەسووتێ و منداڵەکان هەتیو نەکەون و بێناز نەبن. لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاوتوێ دەکەین بینەرمان من بۆ گواستنەوەی پەیامەکان بابزانین چاکی مەکە باخرا نەبێ تا چەند بەسەر ئەم دۆخەی ئێستادا جێبەجێ دەکرێت. فەرمون با پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. ئەگەر ڕیفراندۆم نەبوایەت ئەو کارەساتە بەسەر ڕۆڵەکانی کووردا دەهات بە وعدیە وتی هەمووی خە بەسەر ئاسۆی خۆم 8 ڕووبە فەرمۆم ڕۆباجەکەی چۆنەیە چەندها کوڕی فەقی لەو کەرکووکە شەید کرا. ئەگەر ئێمە لەناو خۆمانە تەباو ڕێکوپێک بووینە ڕەنگە ئەمە عەبە و شۆڕی نەدا. هەموو عالمە بۆی دەرکە و ئێمە لە مناڵەوە ئەمە هەوڵێنە و دەوڵێنەوە ببین بە حکوومەتێکی سەر بەخۆوە. ئێستا هاتینەوە پلەی ئاخری. ئێمە هەشتێ دەستکاریگەن خراپێکن قەت چاچی ناکەین. یەک ریزی میلەتی کورد بەڕاستی زۆر نەیسکە ئینسان یەک ریز نەبێ ئەنجامەکەی باش نابێ. لە پێناوی کورسی، لە پێناوی مانەوە، لە پێناوی نەوت، لە پێناوی ئەو هەموو بلۆکە پارەی کە بردوێتێ دەرەوە ئەمان فرۆشێت و ئەمان فرۆشێت و ئەمان فرۆشێت. کورد دەڵێت چاکی مەکە باخرا نەبێت تا چەند ئەم پەندە بەسەر ئەم دۆخەی ئێستاە تەطبیقە بێکە ئەوەتە لە کەرکووکە ئەو دۆخە خۆڵقا ئەوەتە خەریکە وردەوەدا ناوچەکانی هەرێمی کوردستان لەدەسەدەین. بەڵێ وەڵی قوربان بەڕاستی من سەرم لە شتێژە چەندها پیاوی زیرەک بە کاک مەسعودیان ئەم کارە مەکە باخرانە بجوێ لە کەس نەگرت وابوو بە وعدیە وتی هەمووی خە بەسەر ئاسۆی خۆم 8 ڕووبە فەرمۆم ڕۆباجەکەی چۆنەیە چەندها کوڕی فەقی لەو کەرکووکە شەید کرا کەس خۆی کرد بە سەحەبی. تۆ ئێستاش مەسئولەکانی هەرێکی قسێکەکە ئێ شێخ جعفەر مەسعودی قسێ کرد دوای ئەو وەسان ڕەسوول بە درۆیە خستەوە ئەوە شتی وانە ئەوێ من ئاگام لێ بە لە تەلەفۆن تەلەفۆنی کرد بۆ سەر و خۆی ئێستا کەسە سەر لە مەوزوعە دەرناکە هیوادارم نییە تۆزە بەخوا ناوسەوە عیبە وەکو کەرکووک چافرۆشت ئەوان لەخوا نەکردایە ئەوان لە میلەتە نەکردە هەمووی دەربەدەر بوو هەمووی فەقیر بوو هەمووی ڕسوا بووە کاکە. مەعامەرەیەکی گەورەی دووەلی لەسەر کووردە لە هەر چوالاو کورد مەعامەرەی لەسەرە لە دەوڵەتە گەورەکانیشوە هەتا لە دۆستەکانی خۆشمان و لە ئەوروپاوە مەعامەری لەسەرە کوردێکیش کە بێ پشتە و بێ حەول و لا قووەتە چی بکە ئەوەی کەوا پێشمەرگە کردی نامقابل بوو بەرامبەر ئەو قووەتە زۆرەی کەوا کرا. یعنی کورد ئەمڕۆکە بێکەسە کورد ئەمڕۆکە بێهینە فەقە لەگەڵ ئەوشە لە ناوخوا تەبانین لە ناوخوا ڕێکوپێک نین. ئەگەر ئێمە لە ناو خۆمانە تەباو ڕێکوپێک بووینە ڕەنگە ئەمە عەبە و شۆڕی نەدا. لە ڕاگەیاندنەکان و هەر کەسێکیان ئەدوان یان ئێمە فرۆشترین جارێکی تر تا چەند پێ دوای ئەم شتە ڕاست بێت ئەمە بەڕێکەوتنیەک میلەتی کورد جارێتر فرۆشرایەوە. وەڵاهی من ناڵم فرۆشرایە فەقە من ئەڵێم کۆمەڵی خەڵق بوو لە مەسئولین خیانەتیان لە کورد کرد و ئەو وەزعان بەسەر کوردانە ئەوە ڕۆژە پێشەوە بە کوردیان بوو تا بە کەرکووکیان بوو تا بە تا کاکە نەبێنە سەرجادە و نەمەشاکل و ئێمە چان فقط من گرنتی دێمێ ئەوەی کە پێشمەرگە ئینسحابی کرد نەفرۆشراو بوو پێشمەرگەش
شەڕێکی نامقابل بوو شەڕێکی گەورە بوو قواتێکی گەورەی مدەڕعی گەورە هاتبوو پێشمەرگەکەی ئاستی خوارەوە شەڕەکە بەس لەسەر و خۆیانەوە ڕێکەوتنێکی سیاسی کراوە بۆی ئەم وەزعە هاو وڵای ڕەنگە لەگەڵ کۆمەڵی خەڵقا کرابێ ڕەنگە لەگەڵ کۆمەڵی خەڵقا کرابێ کۆمەڵە هەیە خۆ لە زعکانە باسەکە کۆمەڵی مەسئول پەیوەندیان هەبوو بە حکوومەتی مرکزیەوە بە عیبادی و بەمانەوە بەقایتر وەکو عام نازانم یعنی بە حقیقت کوردەواری خۆمان پندێکمانێڵە چاکی مەکە با خراپ نەبێت تا چەند پێت وایە ئەم وەزع ئەگەر چاکیان نەکردای خراپتر نابوو وڵا قوربانجان خەوە بە بەرچاوی هەموو عالەمەوە هەموو دنیا ئەزانێ ئەو سات چاتر بوو چاکتریانە خوارد ئێستا بۆ هەموو عالم دەرکەوت چۆنیان خوارد ئەبێ بیەنەوە هەموو عالمە بۆی دەرکە و ئێمە لە مناڵێەوە ئەمە هەوڵێنێ و دەوڵێنەوە ببین بە حکوومەتێکی سەر بەخۆوە ئێستا هاتینەوە پلەی ئاخری سفر هاتینەوە سەر سفر هاتینەوە تازە ئێمە لەکوێ پێ ئەگرینەوە و ببینەوە بە گەنج و ئێمە تەمەنمان وا تەواو بوو نابینەوە بە کابراایکی تر دەستگەرینەوە ئەم هەموو کوڕە جوانەمان بەکوشا ئەم هەموو ئەلفارەمان کرد و ئەم هەموو تاوانە کرا لە کورد و دێی کورد سوتا 4,000 قسوور دێی سوتا ئەنفالی ئەم هەموو ئافرەتە تەعدای لێکرا ئێستا هاتینە سەر بۆش چەند پێت وایە سیاسەکان بڕیاری دروست و ژیرانیان نەیە بۆیە ئەم وەزعە خوڵقا قوربانجانە هەمووی غەڵەت بوو هەمووی غەڵەت بوو چیەکەی تۆ لەگەڵ چوار حکوومەتایی لەگەڵ ئەمریکا تۆ یاری بە ئەمریکاکەی ئێمە حەو پشتمان هاتووە کە ئەمریکا ژووردەستی هەموو عالەمە ئێستا تۆ من بە ئاوە یاری پێ بکەم ئەکرێ ئەوە معنایەوە ئێمەی ئاوە هێنایە سەر سفر و دوعای سەری تۆ ئەگەر ڕێفراندۆم نەبوایەت ئەو کارەساتە بەسەر ڕۆڵەکانی کووردا دەهات وعدیە وتی هەمووی خە بەسەر ئەسەی خۆم هەشتێ ڕووبە فەرمۆ ئەمڕۆ باجەکەی چۆنەیە چەندها کوڕی فەقی لەو کەرکووکە شەید کرا ئەگەر ئێمە لەناو خۆمانە تەباو ڕێکوپێک بوونە ڕەنگە ئەمە بۆ شێوە ڕووی نەدا هەموو عالمە بۆی دەرکە و ئێمە لە مناڵێەوە ئەمە هەوڵێنێ و دەوڵێنەوە ببین بە حکوومەتێکی سەر بەخۆوە ئێستا هاتینەوە پلەی ئاخری ئێمە هەشتێ دەستکاریگەن خراپێکن قەت چاچی ناکەین یەک ریزی میلەتی کورد بەڕاستی زۆر نسکە ئینسان یەک ریز نەبێ ئەنجامەکەی باش نابێ لە پێناوی کورسی لە پێناوی مانەوە لە پێناوی نەوت لە پێناوی ئەو هەموو بلۆکە پارەی کە بردوێتێ دەرەوە ئەمان فرۆشێت و ئەمان فرۆشێت ئەمان فرۆشێت کورد پندێکی هەیە دەڵێ چاکی مەکە با خراپ نەبێت تا چەند پێ دوایە ئەگەر ئەمە وەزعیان چا نەکردایە خراپتر نابوو بەخۆ لە وڵاتانی کە ئەم پەندەوان نییە لای ئێمە وایە ئێمە هەشتێ دەستکاریگەن خراپێکن قەت چاچی ناکەین قەت چاچی ناکەین حەچی وڵات و دەوڵەتی عالم هەیە پێوتی کاکە مەکەن برا مەکەن ئێمە خۆمان نەزانین شتێگەر چ بەمان چانەکەی خراپیەکەی تێگەی بە قوربانە بم ئەوەی مەسەلە خۆم لە سیاسەت تووشن نازان قسێکی ئەڵێ ئەگە هەر نەتوانین چاکی خراپیکە خراپیکەوە بۆ ئەوەیەک بۆی پاش خۆ خێری لێ نەبینێ من شتێ بۆ تۆ نەکەم شتێ بۆ ئەولاکەم نەکەم کە پاش خۆم بڵێ ڕەحمەتی لێبێ باوکە تێگەشتەوە لەبەر ئەوە خراپیەکەن ئەجێ من شتێ بۆ چانەکەم بۆ خێری لێ نەبینی تۆ بۆ ئەولاکەم خێری لێ نەبینێ ئەمانە پاش خۆیان هیچ شتێ نایڵنەوە هەمووی گسکێن دوای خۆیان هەمیان کردوتە تورەکەیەک و شکرم لە تیارەما پێ بڕۆن نە سیارەما ڕێگانەما پێ بڕۆن من لە جاتی مەسئولەکان هەر استقالەمە کرد من 4 ڕۆژەنانم نەخواردووە بە ئیسلاحەتی دڵ خۆم لە برادرانم پرسیوە 4 ڕۆژی تۆ بە ئیسلاحەتنانی خواردووە 4 ڕۆژم بە ئیسلاحەتنانم نەخواردووە لە وڵاتە ئەم بەیانی تۆزە دەروونم کراوەتە لەگەڵم پیاوانە دانیشتوم گفتوگۆیەکمان کردووە ها شتێ لە ناختە ئەگەر هەڵی نەڕێژی بۆ تۆ ئەتەقی نازەمان چۆن ناتەقن چۆن بەرگەیم شتە ئەگرن نەکسە یعنی چی پێ دوای جارێکی تر کورد گەڕایەوە خاڵی سفر بە هەم لە ساسە ماروپەیژەمان نەکرد بەم ناڵی زار و ماروپەیژەمان نەکرد ئەچوونێنەوە هەشت تێگەشتی پەنجەمان نەخسە سەریمان و بامارەکە پێمانەوە نێ ئەگەڕێنەوە دوهاتینەوە سفر سفری چی 100 ساڵی کە دواکەوتین 100 دانە ساڵی کە دواکەوتین کورد پندێکی هەیە ئەڵێ چاکی مەکە با خراپ نەبێت ئەم پەندە تا چەند بەسەر ئەو واقع ئێستا جێبەجێ بێت کە ئەم چەند ڕۆژە بەسەر کووردا هات وڵی کورد هەر خۆی کە بیدایە دروست بووە ئەو تۆزیعکە کراوە کاتی خۆی اتفاقی ساکزبی بووە کە فەڕەنسا و بەریتانیا کردوانە ئیتر لە کات وان تەوزیع کردووە نازانێت کورد چ ڕێگای بگرێتە بەر هەچی ئەکا ناکرێت شۆڕشەکانی کورد سەریکە شۆڕشی قازی محەممەد
ینی زۆر بە دڵسۆزی کابرا شۆڕژی کە خەڵکەکە پشتیوانی لێکرد بەس لە ئەنجامە مەئامەرێکی دەولی ئەویشتی شۆڕژەکەی فەشلێنە هەروە شۆڕژەکەی شێخ مەحموود نەمری ئەویش فەقیرە خۆ دەوڵەتی دروست کرد هەمووشی دروست کرد بە هەموو توانێکەوە ینی پشتگیری لە کورد دەکرد هەوڵیا کە کورد بێ بە شتێک هەر نەکرا ئەم شۆڕژی خۆشمان هەروایە هەمویان هەوڵێن بەس ئیتر کاکە زروف زمانەکە ینی مووقعی کوردوای لێ هاتووە نازانێت چی بکە پەنا بۆ شوێ بەرێ چەند پێ وایە بە شێوەیەکی باش بڕیار نادرێت بۆ نمونە تاگلیانە بڕیارەدرێ بە ژیرانە بڕیان نادرێت تەوافقی سیاسی نیە بۆیە شکستێنێ زين شو أنا التوافقي سياسة يغريزي زور مهمة يغريزي ملتي كل براسي زور ناس كاين ثاني يغريز نبي أنشامكي باج نبي بلام تو بتويك براسي كردي كراسقين وسرقتو هالكبي وبتواتي كربي تاسع إسقان قومي بي أم دولتان النهال أم دولتاني خمان لدراسة كمان تمن دراسة كمان همو جميع سرقين حتى أمريكاش همو شرش كانوا فشلنا بينا يعني كواتك يك هالكبي براسي قومي بي نعم سكر لأنجام اشتكي بودروز كان أجر رجال راسش بقري خۆم ڕیفراندۆمە کاوە داوای چیمان کردووە حەقی خۆمانە مافی خۆمان کۆ داویشتی خراپمان نەکردووە مافی کەسمان زەود نەکردووە سونی کەسمان نەبەزانووە بەڵام کەس نەکردووە هەموو عالم هاواری کردوونە ناو خۆ لە دەرەوە وتیان کاکە ڕیفراندۆم مەکەن زەرەری زیاتر لە قازانجەکەی چاکی مەکە بەخرا نەبێت تا چەند پێ وایە ئەم ڕیفراندۆمە زەرەر و ماڵوێرانی بۆ ئێمە هێنا والله ئەو من نازانم ئێستابەر ئەو مەسولانە و کەسێک کە ئەو شتانە لە بەرپرسا زانیاری لای ئەوانە من زانیاریم لانی من کەسێکی سەرجادە شاریعم شتەڵم ئەوانە زانیاری لای خوانە ئەو ناتوانن بڕیاری چاکیان خراپەوانە بن ئەو خۆی ئەزانێت چی کردووە چی نەکردووە لە ژێر بەژێر چی کراوە ئێستاش خۆ نازانی زروفەکە بەرەو کوێ ڕوە ینی ئێستا زروفەکە نادیارە چێڕشتی تر زۆر خراپتر ڕوو نایەتەوە چێڕشتێکی تر نازانی شتەکان چیە چکە شتانی کە میلەتە وەقیعەکە بەعەکسەوە ڕووی هەموو شتەکان ینی شتەکان زۆر جارێ میلەت بە شێوەیەک سێرەکە دوایش بە شێوەیەکی تر ڕوویە لەبەرەوە نازانی چی ڕێتە بۆ کەسانی کە لەگەڵ بەرپرسانە لەگەڵ وڵاتانە دائنیشن شتەکەن شتیان پێوتێ زانیارین لایەتە ئەو خۆی بڕیارەکەی سەر ئەو جاری وا شتەکە تۆ هەوڵیا و خۆشتێکی خراپی نەکردووە تا چەند پێ وایە جارێکی تر گەڕاینەوە خاڵی سفر ئینشەڵا ناگەڕێنەوە خاڵی سفر بەڵام لە هەندێک شت تەڕاجوعمان کردو نەگەڕین ئینشەڵا ناگەڕێنەوە خاڵی سفر لەوە هەلێکی ترمان بۆ بێتەوە زۆر بە باشی شتێکی ترمان بۆ بکرێتەوە نەگەڕێنێتەوە خاڵی سفر ئینشەڵا بەس هەندێک شتمان لەدەستداوە بۆ کاتی ئینشەڵا لە ئەنجامە هەسەرکەوتووەبی ئێمە زیاتر بەداوام دەبین سەبارەت بەو پەندەی کە دەڵێت چاکی مەکە باخراو نەبێت با بزانین هاوڵاتیان چی کەمان پێ دەڵێن گوێبیستمان من بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون ئەگەر ڕیفراندۆم نەبوایەت ئەو کارەساتە بەسەر ڕۆڵەکانی کووردا دەهات بە وعدیە وتی هەمووی خەبەسەر ئاسی خۆم هەشتێ ڕووبە فەرمۆم ڕۆباجەکەی چۆنەیە چەندها کوڕی فەقی لەو کەرگووکە شەید کرا ئەگەر ئێمە لەناو خۆمانە تەباو ڕێکوپێک بووینە ڕەنگە ئەمە بۆ شۆڕی نەدا هەموو عالمە بۆی دەرکە و ئێمە لە مناڵەوە ئەمە هەوڵێنە و دەوڵێنەوە ببین بە حکوومەتێکی سەر بەخۆوە ئێستا هاتینەوە پلەی ئاخری ئێمە هەشتێ دەستکاریگەن خراپێکن قەت چاچی ناکەین یەکریزی میلەتی کورد بەڕاستی زۆر ناس کە ئینسان یەکریز نەبێ ئەنجامەکەی باش نابێ لە پێناوی کورسی لە پێناوی مانەوە لە پێناوی نەوت لە پێناوی ئەو هەموو بلۆکە پارەی کە بردوێتێ دەرەوە ئەمان فرۆشێت و ئەمان فرۆشێت ئەمان فرۆشێت ئەو ڕۆژە کە ڕاگەرنەکان ئەو خەڵکانەی کە لە کەرکووکەوە ڕایان دەکرد ئاهاتن بەرەو سلێمانی و چەمچەماڵ لە هەر کەسێکان دەپرسیدان و فرۆشراین تا چەند پێ وایە جارێتر کورد فرۆشرا بێتەوە فرۆشتا تاوا کۆتایی بیا برام دڵنیا بە لەوەی کۆتایی بیا لەبەر ئەوەی تۆ هەموو هینەکانە لەدەستدا چەندها ساڵ تۆ خەباتی بۆچی کرد برام خوێنە بۆچی ڕشت چەندها کەس کەرکووکە شتێکە لە پێناوی چییە ها بە چەقەنێک لێ نەسەدیتەوە چەندها کەس نەسیحەتی نەکردی تیمەی کە کاکە بۆ بەخسی کەسی نەکرد دڵنیا بەبێ باجەکەشی بە ئەشیا دڵنیا بەلەوە لێشی خۆش نابن چەندها کوڕی فەقیر کوشە لە پێناوی چییە کاک فەرمو تۆ دیقەت بە هەر ئەڵێ نەباندی نەبەرە نە خۆشە نەبەوە بە شەڕە کاکە تۆ ئەمڕۆ هەر یەک نین بەسیتیشت ڕووی یەک نین هەمووی نەکشە ڕای نەکرد لە ڕۆی ئەمە بۆ خەڵکانەوە بیان تا کاکە فرۆشتاوە با کوڕی فەقیر نەکۆشە هەمووی بڕاو نەجاتی بێ ئەیوانە دوای ڕێکەوتنێکی سیاسی بوو پێش وەختە گومان باڵەیە بووە ئاڕەوەڵا ئەو کەس دەخۆی ناتوانێت شتی وا بکە فەرمو دەبا ئەمڕۆ لێ کۆڵینەوەکەن و دادگایی کرا بزانە کامیان ئەمەیان کردووە ئەم ڕاکرد و ئەمەی نەکرا هیچیان کرد کاکە ڕێکەوتنێکە بۆ بەڵێ لە بینیانە و قەنەعات بۆ بووە کە کەرکووک چۆڵ کردە و چۆڵیان کرد و بە مەزوعی شانەوە بەلاش و حەلاش کوژدا کاکە لە پێناوی چییە چاکی مەکە باخرا نەبێت ئەمەیە بێزەبەت خراپیان کرد زۆر زۆریش چاکیش نابێت دڵنیا بەلەوە پێ وایە بڕیارەکە ژیرانە نەبوو بۆ نمونە ڕیفراندۆم هەموو دنیا هاواری کردوتیان کاکە ڕیفراندۆم مەکەن بەڵام ڕیفراندۆم هەرکرد تا چەند پێ بوو ئەمە بڕیارێ بوو ژیرانە بڕیاری لەسەر نەدرابوو خۆی ڕفرادۆم خۆ شتێکی هین نەبوو ڕفرادۆم لەناو خوا بوو شتێکی
دموکراتی بوو شتێک بخۆ زدی هیچ کەسێک نەبوو ڕفرادۆم دێم هەڵبژاردنێک بوو لە ناوخوا کرا و کۆتاوێ تۆ ڕفرادۆم و بکرداوە نەکردا ئەم شەڕان پێگەڕای حەتەکەم چاک بدانی تۆ چەندێکە هەڕەشۆی لەکەن خۆ پێش ڕفرادۆم مالکی معاشی ئەم خەڵقی بڕی خۆ پێش ڕفرادۆم حەشتی شعبی هەڕەشەیە کرد خۆ پێش ڕفرادۆم هادی عامری و ئەسابی ئاهل الحەق و ئەمانە هەڕەشان لە تۆ کرد خۆ ڕفرادۆم نەکرابوو ئازیزەکەم پێش ڕفرادۆم فەقەیتر ئەمە شتەکان بۆ هین و دۆسە خۆشەویستەکەمان لەولاوە تورکیا و لێراوە ئێران و لەملاوە عێراق و لەملاوە ئەمریکا بە بێدەنگی و بە عاز و خۆ بە شەڕی ئەمریکاوە هاتنە سەرسکی تۆ بە قوربان ڕفرادۆم بکراوە نەکراتۆم شەڕان پێگەڕای ئەوە استەحیل بە کەواتە نەدەبوو چاکرا بۆی خراپتر نەبێت والله حەق بوو شتی باش کرا حەق و قادەی کورد دانیشتنایە بە یەکۆ شتی باشیان کردا مشاوەران بە یەکتری بکردا عەقلێ دوو عەقل لە عەقلێ باشترە ئەویان کردایە فەقەیتر نەکرا ئەو ڕۆژەی کە کەکوک چۆڵ کرا لە ڕاگەیانەکان و هەر کەسێک قسەیە کرد بۆ ڕاگەیانەکان خەڵکی کەرگوو ئەڵبەتە یانو ئێمە فرۆشراین جارێکی تر تا چەند پێ دوایە ئەم شتە ڕاستە ئەگەر خۆی شاید جیارە ئەو پێشمەرگانە چیە کوشتی چیە ئەو پێشمەرگانەی کوشت معنایەوە شەڕی کردو و دیفاعی کردووە تا خوێنی خۆی تەواو بێ پێشمەرگەکان دیفاعی خۆیان کرد بەڵام دەوترێت لە سەر و ئەوان و بەرپرسە باڵاکان ڕێکەوتنێکی سیاسیان کرد و ئەمە زعیان خوڵقان بەڵا ئەوەی کە ئەمەی کرد وایە زوو ئەگەر ئەو خەڵکە نەکوژرایە کە کوژرا تازە چی بکە پێشمەرگەی قوربەسەر تۆ ئەمری پێکەی پێشمەرگە هیچ تاوانی نییە پێشمەرگە براگەورەی هەمومانە ئەگەر تۆ بتەوێ و نەتەوێ خۆیان وایان لێ کرد کەواتە ئەتوانی بڵین پندەکە ڕاستە کاڵێت چاکی مەکە باخرانە بێت وڵا خراپیان کرد چاکیان نەکرد خراپیان کرد تازە ئێمە گەڕێنەوە سەر ئەوەی کەوە سەروی لە بێ بگەڕێنەوە ڕۆحەکەی خواافیستان بێ قوربان چۆنی چاکی براکە هەندێکمان هەیە ئەڵێ چاکی مەکە با خراپ نەبێ تا چەند ئەم پەندە شمولی ئەم وەزعاکە کە خوڵقام چەند ڕۆژە وڵی کاکە ئەم ڕێکەوتنە بۆ زووتر قسەتان نەکەم خەڵکە نەکوژرێ و ئەم خەڵکە شەید نەبێ و ئەم شەو گوێم لێ بوو دوو ژنێویەکیان کوڕەکەم 90 ساڵە یەکیان کوڕەکەم 20 ساڵە تای زنجیر فێلاوێتی ئێبار ڕۆژە لەو پێشەوە قەرارەتان تەدیق کردایە بە ئەو خەڵکە نەکوژرایە ئێمە 50 ساڵە لەسەر کەرکک شەڕەکەی ئەوەش کەرککەکەمانە هیچمان بەتی هیچ کرد بووە خۆزگەوا نەبووایە بەسەر بەرزی بچوونایە بۆ بەغا نەک ئاوە بە شکان و بە هیچ من پێم ناخۆشە ئەو ڕۆژە کە خەڵکی کەرکک ڕایان کرد بەرۆ سلێمانی و چەمچەماڵ لە ڕاگەیانەکان و مقابلی هەر کەسێکیان نەکرد یانو ئێمە فرۆشران جارێکی تر تا چەند پێ دوایە بەرپرسە باڵەکانی هەرێمی کوردستان جایەتر کوردیان فرۆشتەوە والله براکەم ئەوایە زووتر ئەم حسابیان کردایە ئێمە فەقیرێکی ماتینین لێرە دانیشتینی چی بکەین دەسەڵاتمان هەیە خۆی سەرۆکانە بێ هەوڵبن بۆ ئێمە نەک ئێمە هەوڵبین بۆ سەرۆکان وایان نە بەرپرسەکان بێت نەگەن هیچ شتێ ناڵێن هیچ لێ ڕوونکردوێکیان نییە دا ئەوەیە ئیتر بزانین چۆنە بێ پێ دوای هەمیشە هەر مناڵی ڕەشڕوود تیاچێت خوا بۆمان چاکە کاکە گیان ئیتر من تەواو تا چەند پێ دوای هەمیشە هەر خەڵکە ڕەشڕوودەکە تیاچووە وڵی ئیتر ئاوایە کاکە گیان ئیسان هەر ئەبێ بڵین خوا بۆمان چاکە خوا هەموو شتێک بەدەست خوایە هەناسەکەمان بەدەست خوایە ئیتر خوا هەچی میلکە بێت و نەژێت بە زۆر نییە دەسەڵات چییە کاک ئەمە حاجسۆنی خاڵی چۆنی بەقم باش بە ساڵ هەندێک کە دەڵێ چاکی مەکە با خراپ نەبێ تا چەند پێ دوایە ڕاستە ئەم وەزعی خوڵقان ڕاستەکەن درۆ ناکەن ئەم شۆبیلاوەکم کاولیان کرد ماڵی عالەمیان وێران کرد خوا هەڵ ناگرێن خەڵکیان بەخوا خاڵۆزایەکم بەقەی شێرێک ئامادە لە ڕاپەندی کوژراوە ئارە بەخوا دەبابەکە بەسەر ڕاستۆم پیاوازانێ خاڵۆزامە دەوا بەسرا ڕۆشتووە ئارە وەڵڵا هەمیشە خەڵکە هەژارەکە باجەکەی داوە ئەو شتێکی معلومە ئارە وەڵڵا هەر فەقیر و هەژارەکە ئەوان چیان کرد کاکە عالەمی نەوتیانێنە عەرز و ئاسمانیان عەرزەکانیشان برا فرۆشت خواردیان ئارە وەڵڵا باوکم میلەتی وەکو ئەمانە لەم سەر عەرزا خوا خەڵقی نەکردو پیاوگەلێکی خراپ بوون بەڕاستی ئەمانە بەهۆی ئەوەی کە سیاسەکانمان نەیانتوانی بڕیارێکی باش بدەن بەهۆی هەڵەوە هیچی خوێنەواری نییە حەجی خوێنەواری نییە سیاسە دەبێ بخوێنیتەوە بێ کتێب بخوێنیتەوە ئەبێ بەرنامە هەبێ بۆ ژیان ئەوێ پێش خۆم چا بکەم بۆی تۆ دوای تۆ هات دوای من کوڕەکەم بڵێ باوکە خێری بنووسێ ماڵێ ئاوا بێت ئەبێ بە پیاوە نەشە دروستکەیت مەردانات جەوهەر هەیە لە پەلشەرا ئەبێ تۆ جەوهەرێ هەبێ چون داوای کچێکمان کرد پیاوەکە وتی هەچی 12 پیاومان لەگەڵا بوو وتی ناتانەمێ ئێمە پیاو هاتووین وتی کاکە من ئێوە پیاون جەوهەرتان تایە بەس ئەمە جەوهەری نییە ئەمانە جەوهەریان نییە قوربان جان
جەوهەر لە ناخایە دەرەچی ئەتەقێ دوو قسێ من لەگەڵ توایکەم باشە تا چەند پێ وایە ئەو ڕۆژە کە خەڵک لە کەرکووکەوە هاتن بەرەو سلێمان و ڕایانە کرد خەڵکە هەژارەکە هەر کەسێک کە ئەدوان لە ڕاگانەکانیان و ئێمە جارێتە فرۆشراین تا چەند پێ وایە بەڵێ ڕاستەکە فرۆشراوین لەبەر با خەڵی خۆیت منی فرۆش توی فرۆش دەوی فرۆش من بناڵەکەم بۆ فرۆشم دوکانێک مێ لێران دانیشم بۆ فرۆشم کابرای عەرەبانەی بدەستەوە 75 ساڵە تاکە ئێمە ئیشکات تاکەی ئیشکات من تاکەوەتر کرێکاریم پێ ناکرێت حەماڵیم پێ ناکرێت تاکەی دانیشم ئەم وڵاتە نەوتی هەیە خێر و خێراتی هەیە مەرزمان هەیە دارمان هەیە بەردمانە هیچ ئیسفادی لێ ناکەین هیچ ئیسفادی لێ ناکەین من تاکەی ئیشکەم کاکە تا چەند پێ وایە سیاسەکان حەکیمانە بڕیارە نەدا بۆی ئەوە بەسەر حکیمیت یەک حکیمیتیانی وڵاتە دوو حکیم سێ حکیمیتیا بۆ میردن ڕۆشتەوەیت بەڕەڵا بوو حکیمیتیانی قوربانجان حکیمانە ئەوەیە تۆ بڕیارێکی جوان پرسیاری جوانم لێکی پرسیاری جوان جواب تێمە خوانە خواسە بەڕقی جواب پرسیاری ڕقم لێک بەڕقی جواب تێمەوە ئەمانەوە نییە تو ئەگەر بەڕقی بی گەنج بی ئەزانم ناخی کوڵەوە بێم بە حکیمانە جواب بەمەوە ئەبێ ئێمە شت دانیشین برینار بوو ساڕێژی کەین نەبرینەکە بەرینێک کە خۆی پیاکات تا چەند پێ وایە هەمیشە بەرپرسە سیاسە باڵاکان بڕیاری هەڵەیان داوە دواتر خۆیان وەکو بەرزە کەیوانان بۆی دەرچوون و خەڵکە ڕەشڕوودەکە باجەکەی داوە قوربان 92 من 92 پێشمەرگەی یەکێتی بووم والله بیوتیا بڕۆ باوکە بکوشم کوشت نەمە لەبەر بوو ئەمنە هیمەتم هەبوو ئەمنە وەتەنێت لە ناخما بوو ئەمنە پرسیاری جوانان لێ ئەکردم ئەمنە دڵم بۆ وڵاتە خۆش بوو ئۆخێ لە بەعس نەجاتمان بوو ئەوە دەجار بەعسیکەیان هێنایەوانە دەجار بەعسیکە مرەکەبێکیان هێنا ئەگەر کوردە کۆنەکان ئاگیان لێ 92 مرەکەبێکیان مراکەوایان تەزویر کرد سێ مانگ دانیشتمە دیان مرەکەبێکەوە بەس پەنجەی پیاگەین ئەمە هێنا تەزویرێکەوە هێنا ئاویتەیە کرد ئیسفادی چی لە وڵاتەکەیتەوە ئەگەر ڕێفراندۆم نەبوایەت ئەو کارەساتە بەسەر ڕۆڵەکانی کووردا دەهات وعدیە وتی هەمووی خە بەسەر ئەسێ خۆم هەشتێ ڕووبە فەرمۆم ڕۆباجەکەی چۆنەیە چەندها کوڕی فەقی لەو کەرکووکە شەید کرا ئەگەر ئێمە لەناو خۆمانە تەباو ڕێکوپێک بوونە ڕەنگە ئەمە بۆ شێوە ڕووی نەدا هەموو عالمە بۆی دەرکە و ئێمە لە مناڵەوە ئەمە هەوڵێنە و دەوڵێنەوە ببین بە حکوومەتێکی سەر بەخۆوە ئێستا هاتینەوە پلەی ئاخری ئێمە هەشتێ دەستکاریگەن خراپێکن قەت چاچی ناکەین یەک ریزی ملەتی کورد بەڕاستی زۆر نسکە ئینسان یەک ریز نەبێ ئەنجامەکەی باش نابێ لە پێناوی کورسی لە پێناوی مانەوە لە پێناوی نەوت لە پێناوی ئەو هەموو بلۆکە پارەی کە بردوێتێ دەرەوە ئەمان فرۆشێت و ئەمان فرۆشێتەوە ئەمان فرۆشێت زۆر بەداخەوانەیە کە کەرکووکیان تەسلیم کرد و خوێنی شەهیدەکانیان بەبەلاش بە فێڕۆیە تێگەی ئەو ڕۆژە کە خەڵگات بۆ سلێمانی و بۆ هەڵچەم چما لە کەرکووکەوە دەیان و دێمە فرۆشراوین تا چەنەمە ڕاستە فرۆشراون بەڵێ فرۆشراون من خۆم خاوەنی سێ برای شەهیدم مع الأسف شەو خەوم لێ ناکەوێت لە داخانە کە کەرکووکیان نابەدەستەوە و فرۆشتیان تێگەی خوێنی شەهیدەکان ئەم هەموو شەهیدەمان بە فێڕۆیە هەندێکمان هەیە ئەڵێت چاکی مەکە با خراو نەبێ تا چەند پێ ئەمان خراپتریان کرد خراپتریان کرد های کوردیان برد مع الأسف بۆ ئەوەی کە کوردی تەسلیم کرد کوردی دیسان تەسلیمی عەرەب کردەوانەیە تێگەی خوێنی شەهیدەکانمان بە فێڕۆڕۆی مع الأسف تەواو حەق نییە بڵێن کوردین لەبەرەوەی فرۆشراین کورد فرۆشرینی تا چەند پێ ئەو سێورە کە شەهید بووە خوالیان خۆش بێن ئینشاءالله تا چەند پێ بەردەوام زامی تۆ لێنێتەوە بەهۆی کە هەستەکەی خوێنەکانە بە فیرۆ ڕۆشتووە لەو ڕۆژە کە کەرکووکیان تەسلیم کرد من ئەنجا تاعزێبارم ئەنجا بەزەیم بە شەهیدەکان مایەتەوە تێگەی پێدوایە بەبەستێکی سیاسی و بەڕێکەوتن تەسلیم کرابێ بەڵێ ئەم هەموو پێشمەرگە و ئەم هەموو چەک بەشانەمان نەبوو لەلایەن حیزبێکەوە تەسلیم کرا ئەو هەموو عالەمەزانێک کێ تەسلیمی کرد وڵایی 100% جێبەجێ بووە 100% خیانەتیان کرد 100% خوێنی شەهیدان و ڕەنجی منی زیندانی سیاسیان کە 4 ساڵ ئابوغرێب سجن بووم بە فیڕۆیە و ئەم میلەتە بێساحێبە لە دوای دوو قیادەمان کە ئەوەی کە وای کردووە و قیادەیەکشمان هەیە سجنە لە کورزی لەو سێ قیادەیە زیاتر هیچی ترینی جەنابێ وەکو زیندانی سیاسی کە 4 ساڵ ئەو غرێب زیندانی کرا و دڵنیان لەوە ئەشکەنجەیەکی زۆر خراپ درابیت زۆر باشە تا چەند پێ وایە کاتێک کە کەرکووک ئەوەی بەسەر هاتوو ئەو جارێتر خەڵک کوژرایەوە خەڵکی ڕەشڕوت و گیرفان بەتاڵ و هەژاری ئەم خاکە ڕۆڵەی ئەم میلەتە جەرگی سوودا جارێکی تر تا چەند پێ وایە بری نەجارێتە کولایەوە
ئێساش زامن پێوەیە ئێستا زامی و کاتم پێ ئەو زامەکانیشم تازا بێتەوە ئێستاش من دواکەوتەی دەستی ئەوانم و ئەو میلەتەش بە هەمووی بە ئاموایە تێگەی بەڵام من یەک تەکلیف ملیانێ بیکەن بە خاتری ئەو قورعانە زۆریان بردووە زۆریان تاڵان کردووە بەسە با بڕۆن بە حای خۆیانەوە بڕۆن واز لە میلەتە بێن ئەو ڕۆژێک کە خەڵک لە کەرکووک هاتووە سلێمانی و چەند چەماڵ کە ڕیان کرد خەڵکە هەژار و بێچەکەکە دەیانوت جارێتر فرۆشراین جارێکی تر خیانە دووبارە بووە تا چەند پێ دوای ئەمە ڕاست بوو دەجاری تریش دەفرۆشێنەوە لە پێناوی کورسی لە پێناوی مانەوە لە پێناوی نەوت لە پێناوی ئەو هەموو بلۆکە پارەی کە بردوێتێ دەرەوە ئەمان فرۆشێت و ئەمان فرۆشێتەوە ئەمان فرۆشێتەوە ئەم جارش وا پێچێ بکێتەوە بەسەر دەست و پێی تورکیایە بۆ چوونێکە دەوترێت بەرپرسە سیاسەکان هەمیشە بڕیاری هەڵەیان داوە دوجار خۆیان و ماڵ و منداڵن وەکو بەرزەکی بەنام بۆی دەرچوون و خەڵکە هەژار و گیرفان بەتاڵەکە باجەکەی داوە تا چەنەمە ڕاستە 100% بۆ چوونە ڕاست 100% نەزانن نەخوێنەوارن خەڵک پێوتن خەڵکی خوێنەوار پێوتن خەڵکی تێگەشو پێوتن کاکە واز لەو هەموو زەختە بێنەکە لە دەوڵەتانەوە کرایسەری میلەتەکەی خۆمان ناڕازی بوو بە زۆر بە سیاست بە فێڵ بەشێ لە یەکێتیان ڕازی کرد بە فێڵ یەکگرتویان ڕازی کرد بە فێڵ بەس عیبە بۆ ئەوانە کە چوونەتە ئەو مووقیفەوە عیبە من شتێک بزانم سوور بزانم میلەتەکەم ئەدۆڕێ ئەدۆشێ قوڕەکرێ بەسەریا خوێنی شەیدان بەفی ڕۆژێ بەڵام بچمە پاڵێ بەڕاستی میلەت دەبێت لەمانەشی قوبوڵ نەکەن ئەو ڕۆژە هەرچی کەس ئەدوان کە لە کەرکووکەوە ڕایان کرد بەرەو سلێمانی ئەیانوت ئێمە فرۆشتان جارێکی تر شتێکی معلومە ئەمە پێشمەکەی بۆچی بکوژراوە خۆزگە ئەو کوڕی خاڵزای منی دیوە قەسەم بەخوال نەولە بەرەو خوالی ئەو بەهینا بەسەر قیمە هەر قیمە بووە ئەلمە بەرە خوالی گرت بووی دەبابەکە ئارەوەڵە بە ساقەمانەی تر ئەمەیە ئەوانێکن دەوترێت هەمیشە سیاسەکان بڕیاری هەڵا ئەدەن بەڵام دواتر کوڕی خەڵکە کوژرێت و سیاسەکان وەکو بەرزەکی بانان دەرەچن قوربان شتێکی معلومە ئارەوەڵڵا هەمویان وەکو بەرزۆکی باران دەرچوون ئەگەر ڕێفراندۆم نەبوایەت ئەو کارەساتە بەسەر ڕۆڵەکانی کووردا دەهات وعدیە وتی هەمووی خە بەسەر ئەسێ خۆم هەشتێ ڕووبە فەرمۆم ڕۆباجەکەی چۆنەیە چەندها کوڕی فەقی لەو کەرکووکە شەید کرا ئەگەر ئێمە لەناو خۆمانە تەباو ڕێکوپێک بنە ڕەنگە ئەمە بۆ شۆڕی نەدا هەموو عالمە بۆی دەرکە و ئێمە لە مناڵەوە ئەمە هەوڵین و دەوڵێنەوە ببین بە حکوومەتێکی سەر بەخۆوە ئێستا هاتینەوە پلەی ئاخری ئێمە هەشتێ دەستکاریگەن خراپێکن قەت چاچی ناکەین یەک ریزی میلەتی کورد بەڕاستی زۆر نێسکە ئینسان یەک ریز نەبێ ئەنجامەکەی باش نابێ لە پێناوی کورسی لە پێناوی مانەوە لە پێناوی نەوت لە پێناوی ئەو هەموو بلۆکە پارەی کە بردوێتێ دەرەوە ئەمان فرۆشێت و ئەمان فرۆشێتەوە ئەمان فرۆشێت ڕابۆچوونەکانی هاوڵاتیان بەو جۆرەیە کە بەڵێ جارێکی تر کورد گەڕایەوە خاڵی سفر کورد جارێکی تر هەلی لەدەستچوو بەهۆی بڕیاری هەڵەی سیاسەکانەوە کە هەموو دنیا تکاو ڕجای تیاکردن هەڵەمەکەن بە ئەم دۆخەما لێ تێک نەچێت ئەوە تا کوڕی خەڵک بووە قوربانی و بەرپرسە باڵەکانیش خۆیان و ماڵ و منداڵیان وەکو بەرزەکی بانا بۆی دەرچوون و نەمان بینی لە کەرکووک و لە هەر شوێنێکی دیکەدا کوڕی بەرپرسێک یاخود بەرپرسێک ببێ بەژێر تایەی یاخود زنجیری دەوابەیەکەوە ئەوەی کە باجەکەیدا هەر خەڵکە ڕەشڕوودەکە بوو کە لە ساڵی چلەکانەوە خەڵک قوربانی بوو ئەم خاک و نیشتیمانە دەدات و خوێن دەڕێشێت بۆیە پێویستە ئیتر سیاسەکان بەخۆیان چنەوە یاواز لە میلەت بێن و بڕۆن بەرەوکی میلەت بربەن یاوەتە بڕیاری ژیرانە بدەن و تاگلایانانە بڕیار نەدەن و ڕاوێژ بەناوخۆ بکرێت لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە ماڵ و یەکڕێزی ماڵی کورد یەک بخرێت بۆ ئەوەی چیتر ڕفتارەکان بە تاگلایانە نەڕات و بەڵکو بە ڕاوێژکردن و گفتوگۆ بڕات ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو هیوادارین جارێکی تر جەرگی دایک و باوک و خزم و کەس و کارەکانمان نەسووتێ و ڕۆڵی ئەمیلەتە نەبێتە قوربانی بڕیارێکی هەڵە و ڕێکەوتنێکی سیاسی هەڵە پەیامی ئەم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکان بەخوا گەورە سپێرین خوا گەورە پشت و پەنای هەموو لایەکان